پەناگرن بە خوای گەورە بەیانی دووبیانی چی یەکەن لەو دەشتا ئەوەی خوا پێی خۆش بێ نایکەن پەناگرن بە خوای گەورە لەچک فڕێتە باوی لەچک نەما تەواو نەورۆزە جژنی گاورەکان و کافرەکان و نازانم کێ هەمووی لەچک فڕێدە ڕۆژێ بۆ سەری ساڵ ڕۆژێ نازانم بۆچی ڕۆژێکیش بۆ نەورۆز بۆ جژنی ئاگرپەرستەکانە دەبێت لەچکەکەی فڕێدا باجی دادە دەبێت لەچکەکەی فڕێ بدات ئیتر چاوەڕی بارانەکەی چاوەڕی سەوزایی جوان دەکەی بزانە بەیانی دوو بەیانی بە هەزارها لەچک بەسەر هەمووی لەچکەکەی فڕێ نەداوە خوای گەورە غیرەت بە کەس و کارەکەی بە پیاوەکانیان ببەخشێ و ئیمان و تەقواش بە خۆیان بەو ئافرەتانە ببەخشێت بۆیە سپاسی خوا بکە لەسەر ناز و نیعمەتەکانی بە ناشکوریکردن لای خوا بەرز نابیتەوە ئەوە دڵخۆشی نییە ئەو سەفرەی کە تۆ ژنەکە سافیرە دەکەی خوا بە عیبادەت و چاکە بۆت نانووسێ